لە چەند ڕۆژی ڕابردوو کارەساتێکی گەورەی سروشتی لە تورکیا و لە سووریا ڕوویدا، زیاتریش لە باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان کە خەڵکێکی یەکجار زۆر زەرمەند بوو، بە هەزاران قوربانی لێکەوتەوە. بۆیە کارەساتێکی گەورەی مرۆیی گەورەیە. ئێمە وەک کۆنگرەی نەتەوەیی کوردستان هاتوین لەو کەمپینەی کە هادەف ڕێکی خستیە بۆ پشتیوانیکردن، بۆ کۆکردنەوە لە باشووری کوردستان وەک هاوکاری بۆ یارمەتیەک بۆ ئەو خەڵکی لێ قەوما و ئێمە هاتوین پشتیوانی خۆمان ڕادەگەیەنین لەم کەمپینە کە بەناوی لەگەڵتانین. ئێمەش وەکو کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە پێیان دەڵێن لەگەڵتانین. بۆیە لێرەوە داوا لە خەڵکی بەشەرەفی کوردستان، خەڵکی خێرخواز، دەوڵەمەند و خواپێداوەکانی کوردستان هەست و ویژدانی مرۆڤ دۆستانەیان بجوڵێ بەرامبەر بەو کارەساتە گەورە کە بە هەزاران خەڵک پێویستی بە گچکەترین شتە وەرن هاوکار بین لێرە لە خەڵکی باشووری کوردستانەوە بە میلەتەکەی خۆمان لەو وەزعە تەنگە بە تەنها بەجێنێڵین، پشتیوانیان بین لە هەرچەندی لە دەستیان دێ بە پارە بە شتومەک. دیارە ئەوە ئەگەر بێ و بە پارە بتوانرێت ئاسانتر دەتوانرێت بگاتە خەڵکی لێ قەوما و بێن هاوکار بن. ئەو کەمپینە لە بارەگای هەدەپە لە شاری هەولێر. ئێمە داوا دەکەین لە ڕوومان لە خەڵکی خێرخوازی خەڵکی کوردستانە بێن بە پشتیوانی و بە هاوکاری ئەو خەڵکەوە. کارێکی مرۆیی گەورەیە، کارێکی نەتەوەیی گەورەیە. داواتان لێ دەکەین کە وەرن پشتیوان بن، هاوکار بن، هەستی مرۆڤ دۆستانەی خۆمان لێرەوە ڕابگەینن کە خەڵکی ئێمە پێویستی بە گچکەترین هاوکار، بە گەورەترین هاوکاریە. چیتان لەدەست دێ بیکەن. هەزاران منداڵ ئێستا بۆ کومەشیرێک لە ژیانی دەخەتەنە. بۆیە داواتان لێ دەکەین هاوکار بن. ئێمەش وەک کەنەکە پشتیوانین لەو کەمپینە لە کۆمیتەی پشتیوانی هادەفین لە کۆکردنەوەی ئەو کۆمەکانە.